ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە ناو ستۆدیۆیەکەم هەڵبەت بابەتی تەوەری دووەمم تەواو جیاوە ئەزە لە تەوەری یەکەم. تەوەری دووەم بابەتەکەی لە ڕووی زانستیەوە بزانین بۆچی 5 هەینی لە یەک مانگا هەیە. ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە هەڵبەت هەموو مانگەکانوانیە بەڵام ئەم مانگە 5 هەینی تایە یاخود لە ڕووی زانستی فیزیاییەوە چۆن ڕۆژ و مانگ و ساڵ جیاکرێتەوە. وەگاماژەم پێیا بە سوپاسەوە بەڕێز حوسێن ڕابی پسپۆری فیزیام لەگەڵایە لە ستۆدیۆ. مامۆستا حوسێن بەخێر بێ. سوپاس خۆت بێن ببەخشی. لەوە دەست پێ بکەین مامۆستا حوسێن. ئەم 5 هەینیە بۆ لە یەک مانگە ئەم مانگەشەوە بزانم. ئەخۆی هینە بەڵێن شتەکە ئەگەر مانگ لە وەسەتی هەفتا بگۆڕێ مەسەلەن مانگ لە دووشەمە گۆڕێ هەنێ لە ڕۆژەکانی ئەم مانگەکەی پێشوو بردوێتیەوە ئەم هەفتە ئەو هەفتە ئەوەیە کە مەسەلەن ئەگەر بڵێن مانگی جانیڤەری بڵێن لە دووشەمە دەست پێ بکە لە دووشەمە دەست پێ بکە ئەمجار قەرەبووەکەی لەو سەرەوە تۆشاکەی لە مانگەکەی کە وەرەگرێ لە مانگەکە وەرەگرێ ئەوەیە کە تۆ چوار مەسەلەن لە جیاتی 4 هەفتە ینی لە جیاتی 4 هەفتەی تەواو 4 هەفتە و بڕێکتەیە چونکە مانگ لە 28 ڕۆژ 4 هەفتەکە کاتی 28 ڕۆژ وانە 4 هەفتەکەی 28 ڕۆژ بەڵام مانگ چەندێکە مانگ 30 ڕۆژە 30 ڕۆژ یا 31 ڕۆژە ئەوەیە 3 ڕۆژی بەرەکەوێەوە ئەوەیە چەند ڕۆژێکی هەفتەکە زیاتر لە 4 جار دووبارە بنەوە بن بە 5 جار ئەمە هۆکارەکەیەتی ینی جیاوازی نێوان 28 و 31 وەسە تۆ هەرگیز لە فێبریوەریەوە نابینی چونکە ڕێک 28 ڕۆژە ڕێک 4 هەفتەیە بەڵام لەوانێترە ئێتر هەنە جار جمعەکە 5 هەنە جار پێنجشەمە هەر تەنها جمعەش نییە مەسەلەن ئەم مانگە پێیان بێ چوارشەمەش و پێنجشەمەی شەروان مامۆستا حوسێن ئەم دیاردەیە لە هەموو ساڵێکە دووبارە بێتەوە یا مەرج نییە نمەز نییە مەسە ئەو ڕۆژە بێ ڕۆژی دەربێ هەینی نەبێ مەسەلە شەمە لەوانەیە یان یەک شەمە لەوانەیە یاناوە ئەگۆڕێ حتمما ینی بڵێن یەکێ لە ڕۆژەکانی هەفتە بێ بە 5 جار یەکی یا دوان لە ڕۆژەکانی هەفتە بێ بە 5 جار بەهۆی ئەوەوە بەهۆی جیاوازی نێوان 28 و 31 بەس ئەوە کە جمعە بێ بە 5 بۆ جمعە لای ئێمە گرینگە چونکە جمعە ڕۆژی عوتڵەیە یعنی ئەوزە لە مانگا لە زیاتی 4 عوتڵە 5 عوتڵە دەبێ. بەڵێ مامۆستا حوسێن من لە سەرەتاشەوە باسم کرد لە ڕووی زانستی فیزیاییەوە چۆن ڕۆژ و ساڵ و مانگ لە یەک جیاکرێنەوە. خۆی ئەمە مێژوەکەی گەڕێتەوە بۆ زۆر کۆن کە بەسم بۆچی ڕۆژژمێر دروست بووە. تاوان مرۆڤ چەند قۆناغێکی بڕیوەدا دروستکردنی شارستانیەتەکەیە قۆناغێکی ئەوە بوو کە بڵێن مرۆڤی کۆکەرەوە و ڕاوچی پێویستی بە ڕۆژمێر نەبووە. مرۆڤی کۆکەرەوەی ڕاوچی نەو دارستان ئاژیایە لە نەو کوێستان ئاژیە ڕاویە کرد و خواردن و ئەمانەی کۆ کردەوە ئیتر ئەو خواردن شتانە یان جەسەدی ئاژەڵەکانی تر بووە یان میوە و شوزانم ڕەگ و ڕیشێ و بڵێن تەڕەکاڵ و ئەمانە بووە لەسەر ئەمانە ژیەوە پێویستی بەوە نەبووە بزانێ ئەسان کەی شەوە کەی ڕۆژە بڵێن کەی پاییزە کەی بەس ئیشی بەسەوەی بگەڕێ بە دوای خواردنە بەڵام کاتێکە کشت و کاڵ دێتە ئاراوە سەردەمی کشت و لێرەوە دەست پێکات داوەسەڵاتی ناوەڕاستەوە بە دیاریکراوی لە کوردستانەوە دەست پێکە بڵێ ینی لەسەر ئەم دووڕووبارە مێژووەکەی سەرەتایەکە کاتەوە بۆ 10,000 ساڵ 11 ساڵیان 12,000 ساڵەوە پێش ئەو تاریخایە و مرۆڤ قۆناغی کشت و کاڵ دەست پێکە ئەم جار زانینی وەرزەکان گرنگی خۆی پێیاکە کەی هاوینە کەی پاییزە کەی زستانە و کەی بەهارە چونکە لە بۆ هەر هینێک بۆ هەر وەرزێک هەنواتە لە دیوە زانستیەکەی مامۆستا لەو کاتەوە بوو کە ئاماژت پێ باڵێ لەو کاتەوەی ڕۆژمێر ینی مرۆڤ بۆی گرینگە بزانێ کەی پاییزە کەی زستان کەی شەوە کەی ڕۆژە کەی هەستی بڕۆ بۆ کشت و کاڵ کەی ئەگەڕێتەوە وانە ئەنی ئەمە لەم هینەوە گرنگی پێیاکە لە کاتێکە کە مرۆڤ ئەبێ بە لە مرۆڤی کۆکەرەوە و ڕاوچیەوە ئەگۆڕێ بە مرۆڤی کشت و کاڵی گوند دروستەکە و خەریکی کشت و کاڵە بێ بەڵام وەکو ئیتر تەبان هەموو شتەکان سەرەتاییە لە سەرەتاوە بەڵام بەرە ئەمە تەتەور پێیاکە ئێسەکانی ئێمە ڕۆژژمێرێکمانەیە کە ئەم ڕۆژژمێرە ئەگەڕێتەوە بۆ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ڕۆمای کۆن بەشێکیش ئەگەڕێتەوە بۆ پێرشیای کۆن ڕۆمی کۆن و پێرشیای کۆن ینی بڵێن وڵاتی ئەوەی پیاڵن ئێرانی کۆن مەسە ناوە دروستەکەی پێرشیای کۆنە پێرشیای کۆن و ڕۆمای کۆن و
ئەوە ئێستاکانی ئێمە ئەو ڕۆژژمێرەیە بەکاریهێنین بە هەنێ گۆڕانکاری و بە هەنێ بڵێن هینەوە پێشخستنەوە. دوو جۆرمان هەیە، جۆرێکی ئەوەیە کە بەپی مانگە کەمە تقریبان تەرک کراوە بۆ ژینی ڕۆژانە بەکارنان زۆرتر بەشتی ئاینی بەکارهێنرێ، و یەکێکیش بەپێی خۆرە. بەپێ خۆرە ئەمەی زاینیەکە کوردیەکە تەنانەت ئەوەی کە لە ئێران و ئەفغانستان و شوێنانەی بەکارهێنرێ کە پیاڵێن هجری شەمسی، ئەمانە بەپێی خۆر ئیشەکەن، یعنی بڵێن حەسێبکردنی ڕۆژەکان بەپێی بڵێن خولانەوەی خۆرە لە ڕەوگەکەیە، شوێنەکان سابتە. قەدیم ڕۆژی ڕۆژ و مانگ پێشاکەڵێن مانگ، ئەڵێن لە ئینگلیزیڵێن مانس، ئێمە ئەڵێن مانگ، یعنی مانگیان چۆن حەسێب کردبوو، مانگیان بەپێی خولانەوەکە یا سوڕانەوەکەی مانگ بە دەوری خۆرە حەسێبەکە کەگە 12 مانگ، 12 مانگەکان وا حەسێبە کرد. تەمەمان زانین هینی خۆر منی خولانەوەی مانگ بە دەوری خۆرە 28 ڕۆژە متوسط 27.3 ڕۆژیانی لەو دەور و بەرایە، ناجێتە 30 مانگ لی ناجێتە 31 ڕۆژ لە هیچ کامێکیانە. ئەوەیە کە مانگوینەکان ینی بڵێن گۆڕانی بەسەرا هەو بەڵامی بەرە شوێنەکان فیکس کرا، ئێتر هاتن بە پێ هەفتە هەر 4 هەفتەیان ناونا مانگێ، بەڵام لەو لایترەوە کێشێ دروستە بوو بۆ خولانەوەی خۆر زەوی بە دەوری خۆرە 365 ڕۆژ بوو، 365 ڕۆژ و بڕێکە. ئەم 365 دابەشی 12ەکەی ناکاتە 28 زیاترەکە. ئەوەیە کە هەنێ لە مانگەکان بڵێن 30 ڕۆژە، هەنێکیان 31 ڕۆژە، و لەگەڵ خۆر لەگەڵ لە ڕۆمای کۆنا لەگەڵ نەورۆزە شتەکەیان کەستەکە. نەورۆز ڕۆژێکی زۆر گرنگە. ڕاستە لە ئێمە لە سروشتی ئێمە نەورۆز حاڵەتێکی زۆر تایبەتیە، چونکە سروشت بە تەواوی ئەگۆڕێ. یە ئەوروپاوان نیە، لە ئەوروپا تا نەورۆزش تا هەر زستانە. جا ئەوەیە کە نەورۆز خاڵێکی زۆر گرنگە لەو هینە لەو ڕۆژە ئەو هینە فیکسە کرایەوە، چونکە بەردەوام شوێنی نەورۆز ئەگۆڕە، شوێنی نەورۆز ئەگۆڕە ئەڕۆی بۆچی ڕۆی، چونکە 365 ڕۆژ و چەند سەعات دابەش نابێ بەسەر 12. ئەبێ مەسەلەن هاتون بۆ قەرەبووکردنەوەی ئەوە 4 ساڵ جارێ ساڵەکەن بە 366 ڕۆژ، 4 ساڵ کە پیانە ساڵی لیفە ساڵی کەبیسە، 4 ساڵ جارە ساڵەکەن بۆ ئەوە چی نەورۆز لە شوێنی خۆیان بمێنێ. بەڵام ئەم نەورۆ لە ڕۆمای کۆنەکە نەورۆز سەرەتای ساڵ بووکتانە لە مەسیحیشە ڕەنگی داوەتەوە جژنی قیامەتی مەسیحیەکانە کە بێتە مانگی هەرو مانگی نەورۆزە، بەڵام ئەوان قەدیم نانزانی بوو ئەو شوێنە گۆڕێ، تۆزە جیاوازی هەیە، تەنانەت چوارشەمەی سووری یەزیدیەکانی شەر جیاوازی ڕێک لە نەورۆزانی هەرچەند هەمووی نەورۆزە، جژنی قیامەتی مەسیحیەکان جژن چوارشەمەی سوور هەمووی ئاماژەیە بە نەورۆز، بەڵام بەخاتری هەرمی نەورۆزە. نەورۆز ڕۆژێکی گرینگە چونکە سروشتە گۆڕێ و سلێبرێتیان کردوێنی ئەو ڕۆژە گرنگی تایبەتی پێدراوە، سلێبرێت کراوە. جا ئەوەیەکە بەڵام بەخاتری ئەمە 365 ڕۆژ ینی بڵێن ڕێک خولانەوەیەکی زەوی بە دەوری خۆرە، مثلەن 366 نییە کە ڕێک دابەشی 12 نابێ، و ساڵێ تقریبان 365 ڕۆژ و 5 سەعات و بڕێکە، ئەمیش هەر بەردەوامە گۆڕیانی ئەوەیە کە ئەوەیە کە شوێنەکە گۆڕێ. ئەگەر بڵێن ئەستێرە ناسێن نەیە حسابی ئەو وردەکاری ڕابگرێ، شوێنەکە گۆڕێ لە ماوەی سەدەیەکە لەوانەیە نەورۆز لە 21 بڵێن ئازارەوە بچێتە مانگی هین، مانگەکەی دوایی، ئەو مانگەی کە بڵێن مانگی ئاپڕێلەکەیە بچێتە ئەو مانگە و وای لێ هاتبوو، و بەردەوام بە بڕیارێکی سیاسی نەورۆزیانە جێراوە شوێنی خۆی. بەڵام ئیتر ئەم جانیڤەریە لەکوێوە هاوە، ئەم جانیڤەریە بۆچیت بوو بە سەرەتای ساڵ لە هینی بڵێن لە تەقویمە هەر لە ڕۆما، چۆی ڕۆمانیەکان هەنێ خوایان هەبوو، مارس خوای شەڕە کە لە نەورۆز ینی بڵێن 20 مارسەوە بن، یەکی مارسیان زۆرترە کرد بە نەورۆز، بەڵام بەرەبەر بوو 20 مارس، ینی شتەکان گۆڕاشتەکە بڵێن هەرو حیساب نەکردنە بوو بۆ ئەو وردەکاری بڵێن 365 ڕۆژ و چەند سەعاتە. جانیڤەری ڕۆمانیەکان هەنێ خوایان هەبوو، یەکێ مارس خوای شەڕە، بەڵام جوان یا جوان یا یوخان یا جوان ئەمە خوای سەرەتاکانە، پیاڵان خوای سەرەتاکان، جانیوەری خوای سەرەتاکانە،
ئەویان دانا بۆکو سەرەتای ساڵ و مارس کە خۆی شەڕە بوو بە مانگی سیهەم عینی ئەمەشمان مەسەلەن بڕێن لە تەقویم لەو تەقویمەی کە ئێستا لە ئێران هەیە ئێمە بینی مەسەوە ناوی زەردەشتی فریشتەکانی زەردەشتیان کردووە بە ناوی مانگەکان کە ئەو فریشتانە هەنێ جار لە هەنێک کولتورە خوان وەکو مەسەلەن چوزان و فەروەردین و وردی بهێشت و ئەمانە ناوی فریشتن ناوی فریشتەکانی ئاینی زەردەشتیە تەوان بنەمایەکی هینی نییە هەروە خۆیان دایانەوە لە ساڵە نەدایانە شاید کۆن هەبوو بێ باش جا ئەمەش لە ئەینی ڕۆمانیەکانە هەر بەو شێوەسێ بەڵێ بەڕێز مامۆستا حسێن ڕابی سوپاس بۆ زانیاریەکان من پرسیاری تریشم هەبوو بەڵام بەداخەوە کاتم نەماوە سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی سەرکەوتوو بن زۆر سوپاس بارمەتی هاوکارانم تەواوی بڕگە و بابەتەکانی بەیانی کورسان نیوزم پێشکەشکردن هەینێکی ئارام بۆ هەموو لایەک